هەستێکی زۆر خۆشمە سپاس بخوا و من یاریزانی یانەی دوکانم زۆر سپاس بۆ باوکم کە ڕاهێنەرمە و سپاس بۆ ڕاهێنەری یانەکەم مامۆستا سەلام توانیم پلەیەکەم بەدەستبێنم و من خۆم چوارەمی وڵاتانی عەربی و ئەفریقام و پاڵەوانی ئاسیام لە یاریستیانەکەم. زۆر بە هەنگاوێکی زۆر گرنگ دێزانم چۆکم لە کۆمەڵگای ئێمە بەداخەوە تا ئێستا ئافرەت ڕێ پێ نەدراوە لەو جۆرە ینی مسابقانە بکە بە تایبەتی لە ئاوە من ئەمڕۆ بە تایبەتی بە شخصی هاتووم کە ئەو پێشبڕکێ ببینم کە ئافرەتی ئێمە تا بەشدار بووە لە شوێنێکی وایە لە کۆمەڵگایەکی وایە زۆر بەسەرکەوتویە زانم زۆر دەستخۆشیش لە تیمی مەلەوانی خێرخوازی تەقتەقەکەم بەڕاستی چۆکەم ئەوان تیمێکن بە خێرخوازی و بە خۆبەخشیژەکەن. ئێمڕۆ ئەجرای کاری خیابانیماندی لە ئیتالیا کارێک باش بوو بەحسی بیشتر لەسەرەوە بوو کە سعی و تەلاشکەی نەتانین هەچێشتا هەچێ مانەعان لەبین بووین بە زوانێک فرە سادە تانی و ئەو مەفهومە گەورە بگەین. ئیسێکم تاترەکە هاپش سەرمانەوەی جراوێ کارێکە لە گروهێکی ئیتالیایی ئەگەرشتوانەکەم و تقریبا لە ساعات 6 شڕۆ بەکار بوو بە ئیجراەکانی شڕۆ بووگە. ئومێد دەکەین کە ساڵانە ئەو خولانە زیاتر گرنگی پێ بدرێت و بە هەموو لایەکمانەوە بتوانین خولەکان بەرەو پێش بێت. یاری فینال بوو بین ئێمەی دەریزی و گەل توپی پێ بارزان کە بەڕاستی هەموو نادینە یعنی بارزان فەریقێکی پرۆفسیۆناڵترین فەریقە یعنی شان بەشانی باڵایکیان با پشتیان و یعنی ئەم فەریقانە وەکو کریکانە نمونە بوو ئەلحەمدوللا ئەمەشیان ئەمە لە گروپی مەرگش بووین لە گروپی مەرگ سەرکەوتین بە یەکەم ئێستاش لە نیهایی ئەلحەمدوللا سپاس بۆ خوددا توانیمان بە یەکلاکەوە گەمەی ببینەوە.